بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەمڕۆ حکوومەتی ماوە بە سەرچوو هێرێ کۆبوونەوەیکی ئەنجامدا سەبارەت بە پرسی موچە بەڵام هیچ بڕیارێکی نەدا سەبارەت بە موچە و لە ڕاگەنراوی حکوومەتدا باز لەوە کراوە چاوەڕێی ئەوەن کە ئەو لێک تێگەشتنە لە بەغداوە پەسەند بکرێت کە لە نێوان حکوومەتی ماوە بە سەرچوو حکوومەتی فیدراڵ هاتوۆتە ئاراوە. ئێمەم شەو لە بەرنامەی ڕۆخ سەرەوە دەکەین بۆچی حکوومەتی ماوە بە سەرچوو هەرێم ئەمڕۆ هیچ بڕیارێکی نەدا وەلانی کەم بۆچی بڕیارێک نادەن بەداهاتی ناوخۆ و نەوت موچە دابەش بکەن یاخود تاکو ئێستا بۆچی ناوەڕۆکی گفتوگۆکان بۆ خەڵکی کوردستان ئاشکرانەکەن کە گەشتونەتە کوێ کە تاکو ئێستا ڕێکەوتنی کۆتایی لەبارەی نەوتیژ نەکراوە لە کەوتەکانی دواکەوتنی موچەش باز دەکەین وەچی چارەسەرە ئەم پرسان لەگەڵێک لە بەڕێزان دکتۆرە بەهار مەحموود ئەندامی پێشووی ئەنجومەن نوێنەرانی عێراق و دکتۆر نەبەردکەریم پسپۆڕی ژمێریاری و دارایی قسەی لەسەر دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین. دکتۆر بەهار بەخێر بێنێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە کۆبوونەوەی ئەمڕۆ حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم ئەمڕۆ کۆبوونەوە و هەفتەی پێشووتری شەر کۆبوونەوە هۆکارەکەی چی بوو کە هیچ بڕیارێکی نەدا بۆی کە لەبارەی موچەیەک دابەشکەن یاخود ناوڕۆکی گفتوگۆکانیش ئاشکرا ناکەن بۆ خەڵک. بەنای خوای گەورە سڵاو لە جەنابتان و لە بینەرانی کەناڵەکەتان. لە ڕاستیە ئەمە ئەو پەڕی هەزنەکردن بە بەرپرسیارەتیە کە لە زروفێکی وایە کە خەڵک جەژنی بەبێ موچە کردووە کە 2 مانگە موچەی نییە حکوومەتی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە هیچ بڕیارێک نادا. خۆ ڕاستە لەگەڵ بەغدایە نەگەیشتونەتە ڕێکەوتن ئەم قسەی من بە معنای ئەوە نییە دیفاع لە بەغاکە مەگەر مەجال هەبێت دوای دینە سەر ئەوەی کە بەغاژ لە چییە یعنی دەستوری پێشێل کردووە و ناقانونیانە جوڵاوەتەوانێ بەڵام مەسئولی مباشر بەرپرسیاری مباشر لە موچەخۆرانی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستانە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر لەگەڵ بەغدادا نەگەیشتۆتە ڕێکەوتن و نەیتوانێ و بگاتە ڕێکەوتن خۆسێ اختیاری لەبەر دەما بوو کە ئیمڕۆ یەکێک لەو اختیارانە هەڵبژێرێت و بڕیاریان لێ بدا. یەکەمیان ئەوەیە کە بڕیاری بدایە لەو پارەی کە لەلایەتی کە لەلایەن دوو بنەماڵەوە دەستی بەسەرا گیراوە چەند وەختە بە تاڵان دەدرێت و دەخورێ ئەلەوە موچەیەکی بڕیاری ئەوی بدایە موچەیەک بە موچەخۆرانی هەرێمی کوردستان بدرێ هەر کاتێکە لەگەڵ بەغدادا ڕێکەوتن ئەتوانرا ئەوە لە بریدانان و ئەوە بکرێتەوانێ. ئەمە یەکێک لە خیارەکان کە دەیتوانی ئەوە بکە. خیاری دووەمیان ئەوە بوو کە من ئەوەی کە بینیومە لە هەموو دنیای لە هەموو حکوومەتێکا کە حکوومەت نەتوانێ لایەنی کە ئەمە طبعا ئەمە لە بینی قەوسێک ئاڵێم حکوومەت چکە ئەمەی هەرێمی کوردستان حکوومەت نەماوە هیچ بنەمایەکی حکوومەتی تیان نەماوە شەرعیەتی نەماوە پەرلەمانی نییە پەرلەمان بەس خۆی ناوناوە حکوومەت مادام خۆی ناوناوە حکوومەت بەرپرسە. یەکێکی تر لەو بڕیارانەی کە دەیتوانی بیدال ئەوەی کەمترین شتکە حکوومەت کاتە نەتوانێت بەسیترین مافەکان بۆ خەڵکەکەی دابین بکا کە بریتە لە موچە بێدەست لە کار بکێشێتەوانێ. معنای ئەوەی تۆ حکوومەتی چی ئەگەر نتوانی موچە ماوەی 11 ساڵە نتوانی کێشەی موچە بۆ هاوڵاتیەکانت حل بکەی کەواتە ئەبوایە ئیمڕۆ بڕیاری دەست لە کارکێشانەوەی جەماعیان بدایە. یەکێکی تر لە اختیارەکان ئەبوایە ئیمڕۆ بڕیاریان لێ بدایە کشانەوە بوو لە بەغا بۆ ناکشێنەوە لە بەغا مادام کە ئێوە بەو شێوەیە ناتوانن بگەنە ڕێکەوتن و بەو شێوەیە خۆتان بە زەلیل و بەلایانی گوناح پیشانەیەن لە بەردەمی خەڵکی هەرێمی کوردستانە دەی بکشێنەوە لە بەغا. بۆچی ئێوە ئەو حکوومەتی کە ئێستا لە بەغا هەیە خۆ حکوومەتی من و تۆ نییە حکوومەتی فواد حوسێن و خالی شوانی و حکوومەتی یەکێتی و پارتیە بۆ ناکشێنەوە لەیکە ئێوە کێشتان هەیە لەگەڵ ئەم یەکێ لەم سێ بڕیارە ئەگەر جورئەت و ئەو کەرامەتەی کە خۆیان باسیەکەن ئیمڕۆ ئەو حکوومەتی کە ئەو دەسەڵاتی کە خۆی ناوناوە حکوومەت هەی بووە یەکێ لەم سێ بڕیاری بدایە کە لە کۆبوونەوە نەیتوانی چ بکات. شتێکی تر گلەیەکی تر ئاراستەی وەزیرەکان کاک ناناهی ئێرە دەسەڵاتەکەی هەرێمی کوردستان ئێمە حکوومەتمان نییە یەک کەسمان هەیە کە ئەو کەسە کە بەڕێ سەرۆکی بەناو حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئەو لە ئەنجومەنی وەزیرانە شتێکی وت هیچ کەسێ نییە بەرهەڵستی بکە خۆ دیارە بڕیارەکان دیارە یعنی هیچ کەسێ نییە پێی بڵێ ئەم بڕیارە بۆ وابێ هیچ کەسێ نییە اقتراحێکی تری باتێ بڵێ دەی با ئێمە بە جەماعی دەست لە کار بکێشینەوانێ یعنی ئێمە یەک شخصمان هەیە ئەو وەزیرانەی تر هەمویان مۆزەفن لەلای لە کاتێکا بەپێی هیچ سیستمێکی حکومڕانی لە دنیای وەزیر مۆزەف نییە لەلای سەرۆکی وەزیران سابونەکە مۆزەف بەڵێ
بە جێگی سەرۆکی حکوومەت شار فەرمانبەرە بەڵێ باشەرەوە ڕۆڵ دەبین ڕۆڵێکی بەڵێ من وای ئەبینم من وای ئەبینم على الأقل من وای ئەبینم باشە بەڵێ بەس بۆ ناوڕۆکی گفتوگۆکانیش ئاشکرا ناکەن دکتۆر ئێستا دەڵێن چاوەڕێ ئەو لێک تێگەشتین کە بەغدا پەسەندی بکە بەڵام بۆ خەڵکی ڕوون ناکەنەوە شان ڕۆژ و هاتو تۆ بڵین لەسەرەوە ڕێکەوتون لەسەرەوە ئیشکالمان هەیە ئەوە ناوڕۆکی گفتوگۆکانە بۆ ینی چ ئاشکرا ناکەن آخر ئەزانچی ئەم بەناو دەسەڵاتی ئێمە کە خۆی ناوناوە حکوومەت هەر ئەوەی هەیە وا فێر بووە ینی هیچ شتێکی بە شەفافی لەگەڵ خەڵکی خۆیان نەکردووە ئەزانی بۆ چونکە من بۆ نمونە کە ئەڵێم من ینی هەر کەسێک جەنابەت من کاک دکتۆر هەر کەسێ بێ ئەگەر شتێ بە شەفافانە و بە ڕازگۆیانە بیکەم ناترسم لەوەی کە بە ئاشکرا بیڵێم بەڵام ئەمان لەبەر ئەوەی هەموو شتەکانیان فرتوفێڵی تایە و هەموو شتەکانیان هین مەساڵحی شخصی و تایبەتی تایە بۆیە نایەن بۆ خەڵکی هەرێمی کوردستانی ڕوون بکەنەوە هەموو شتەکانیان هەڵەی تایە هەڵەی ئەوە ناکە کە هەڵەیان کردووە لەبەر نەزانی نەخێر هەڵەیەکیان کردووە بۆ ئەوەی کە مەسلحەتێک دابین بکەن بۆ نمونە کە لە ئێستاە دەنگ ئەوەیە کە ئاڵێن گوایە لەسەر ئەوە ڕێنەکەوتون حکوومەتی بەغدا داوای ئەوە دەکا کە دەڵێ دەبێت تۆ 400,000 بەرمیل نەوتم بدەیتێ من خۆم خەرجی هینی بەکارهێنانی ڕۆژانەت دەدەمەوە لە پێداویستی ناوخۆت دەدەمەوانێ بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بەمە ڕازی نییە قەیناکە ئەمە شتێکی تازەیە حکوومەتی عێراقی ناوێتە پێشەوانێ و وەکو بڵێ بیانی پێگرێ بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئەزانی بۆچی ڕازی نییە بۆ خۆ لەبەرەوە نیە ڕازی نییە بۆ بۆی لەبەرەوەی بۆ هاوڵاتیانی دابین بکات بەو سعرەی کە لە بەغا هەیە مشتقاتی نەوتی و بەنزین و ئەو شتانە نەخێر بۆ ئەوەیە کە کۆمەڵێک کۆمپانیا هەن ئەم کۆمپانیانە هەڵەسن بەکاری پاڵاوتنی ئەو نەوتەکەیان بە بەلاش بێ ئەفرۆشن کە نرخی نەوت $60 بێ بەرمیلە نەوت $60 بێ ئەوان بە $30 بێ بەو کۆمپانیانی ئەفرۆشن ئەوان هەڵەسن بە پاڵاوتنەکە بۆ چکە ئەو کۆمپانیانە کۆمپانیای خۆیانن ئەمە بە نمونە بۆ جەنابتم باس کرد کە بۆی لەبەر ئەوەیە شتەکانیان بە شەفافی باز ناکەن چکە لە پشت هەموو قسەیەک و هەموو شتێکیانەوە شتێک هەیە کە ناشەرعیە و غەدرە لە خەڵکی هەرێمی کوردستانیەکەن سپاس دەکەم دێمەوە خزمەتەن کاک دکتۆر دەنابیش بەخێر بێی دەمەویستەنجی بەڕەش بزان سەبارەدۆی دکتۆر باسی کۆمەڵی بژاردەی کرد بۆ نمونەلانی کەم بەداهاتی ناوخۆ بەناوتەکە نیان دەتوانی موچەیەک بدەن ئێمە چوینە مانگی حوتەوە موچەی مانگی 5 نەدراوە ئەو موچەی مانگی 6 هاتە سەر بەناوی خۆی گەورە بەخشندە شەوی و بنەرانیشتان باش و شەوی دکتۆرەش باش سەبارەت بە پێدانی موچەی مانگی 5 لە هەرێمی کوردستانیان بۆ لایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی حکوومەتی عێراقی ئێمە بەپێی قانونی محکمەی فیدراڵی لە شوباتی 2023 شوباتی 2024 کە حکوومەتی عێراقی ئیلزام کرده بوو بەوەی کە پێویستەکە تەمویلی موچەخۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان بکە بە پێی اتفاقیانەی کە لە قانونی محکمەی فیدراڵیە هاتبوو وەزارەتی مالیەی حکوومەتی عێراقی ملزم کرابوو بۆی کە تەمویلی موچەخۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان بکە بۆ مەرجەی کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە بگا بەڕێکەوتن هەرو دەمە من لەگەڵ جەنابیشت و لەگەڵ زۆر شوێن ئاماژەمان بەوە کرد هەمیشە حکوومەتی هەرێمی کوردستان دوورە بێتەوە لەو ڕێکەوتنانە لەو اتفاقیانەی چونکە سەرنجام بە اتفاقی کردن بڕوام وایە زیانێک بەر مەساڵیحی حزبی لە هەرێمی کوردستان ئەکوێ بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی کە تاوەکو ئێستا بە تایبەتی لە مانگی 5ەوە کێشەی موچە دووبارە لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان سەری هەڵداوەتەوە بێشک چەند حکوومەتی هەرێمی کوردستان تاوانبارە لەم کەئیسە ئەوەندەش حکوومەتی عێراقی بە جۆر لە جۆرەکان پشکی هەیە بەرامبەر بەم کەئیسە پێنەدانی موچە و ئەگەر ئێمە سەیری وێنە گەورەکە بکەین ئەگەر لە هەرێمی کوردستان و عێراق وەکو وێنەیەکی بچووک سیر بکەین لە کۆتایە لە وێنە گەورەکە بەشێکی ئەو یاریکردنە کە دەسەڵاتدارە نەزانەکان لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووە پێڕەویان کردو تاوەکو ئێستا باجەکەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان داوێتی واتە بۆ نمونە ئەبینیت کاتێکە مەسعود بەرزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بێ هیچ بیرکردنەوەیە کۆمەڵەیەک هەڕەشەکە سەرنجام
پێم وایە بێتە بێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆیان بۆ کێشەیەکی قوڵامەتە بکەن. کاتێککە بینی بۆ نمونە کوڕی مەسعود بەرزانی دیسانەوە دەسەکا بە هەڕەشەکردن بێ هیچ بیرکردنەوەیەک بیچ ئایدۆلۆژیەیەکی سیاسی پێویستە و دەمە ڕاستەوخۆ هەموو موچەخۆران و هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەسەر سنگیان دابنێ. هەر ئەوەی کە ئەو خطوکەدانەی کە بەشێک لە ڕایوەشکارەکان لەلایەن ئیستیخبارەتەکانی ئەمریکا و ئیسرائیل و ناوچەکە گەیاندبوویانە مەسعود بەرزانی و دواتر مناوەرەی کۆبوونەوە لەگەڵ عەشیرەتە عەرەبەکانی سونە بە حکمی ئەوەی کە لە ناوچەکە گۆڕانکاری گەورە دێت و بە قازانجی بۆ نمونە سونەوە بە قازانجی پارتی ئاشکێتەوە دیسانەوە ئەمانی بردە سەر ئەو ئایدیا و کەڵکەڵەیەی کە ئەمان نابێ حساب بۆ هیچ لایەنێ بکەن و لە کۆتایە و نزیکە لەوەی کە خۆری ئەمان زیاتر هەڵبێ. ئەوە بوو وەکو هەمیشە وەکو 34 ساڵی ڕابردوو وەکو 6 ساڵی ڕابردوو پێشبینەکانیان بە غەڵەت ئاڕۆشتووە بە حکمی نەزانینیان بە حکمی ئەوەی کە خاوەن ڤیژنێک و عەقڵێتێکی سیاسی ورد نین سەرنجامەوە بوو ئەو دنیابینەی کەوان خیاڵیان کرد پێچەوانەکەی دیسانەوە وەگەڕخرا و دیسانەوە گەشتنەوە قەناعەتی کە نابێت دەرگای حیوار لەگەڵ بەغدادا بخری بۆ مێژوو دیسانەوە دووبارە مەرجەکانی قورستر کردووە ینی بەراورد بە پێش مانگی 6 و ینی پێش ئەو جەنگ و ئەو هەڕەشانش لە ساڵی 2003 تاوەکو ئێستا بە هیچ شێوەیەک هیچ کاتێک حکوومەتی فیدراڵی تاوەکو ئێستا و بەم شێوەی ئێستا مەرجەکانی ئەوەندە قورس نەبووە لەسەر دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان. ببینە کاک حەکیم لە کابینەکانی ڕابردووە لە کابینەی مالیکیە لە 2014 بەرەو تاوەکو ئێستا سەرەتا داوای 1000 بەرمیل نەوتیانە کرد وردە بەرزیان کردو بە 150,000 وردە بەرزیان کرد بۆ 150,000 ئێستا سۆدانی داوای چیەکە داوای 400,000 بەرمیل نەوتی حکوومەتی هەرێمی کوردستانەکە کەوا بوو کاتێک سوودانی ئەم مەرجە توندانە لەسەر هەرێمی کوردستان جێبەجێ ئەکایان داواکە بێشک ئەبێ خوێندنەوەیەکی قوڵی بۆ بکرێت کە سوودانی لە خۆڕام مەرجانە جێبەجێ ناکە کەوا بوو سوودانی پاڵپشتیەکی هەم ئەقلیمی هەیە ئەم پاڵپشتێکی نێودەوڵەتی هەیە بەو کەشوفشە نابێت تێ بکەوین کە سوودانی بەتەمای خولی دووەمی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە و پێویستی بە موافقەی نازانم ئەحزابە کوردیەکانە قەرار بێ سوودانی بێتەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران پێویستی بە یەک دەنگی بۆ ئەحزابە کوردیەکان هەیە کەوا بوو پێچێ لۆبیەکی بەهێز هەبێ هەم ئەقلیمیان هەم نێودەوڵەتیان ئەگەر کێشەیەکی قوڵتر لە عێراقا ڕوونەدا پێش انتخابەتەکانی مانگی 11 تەسەورم وایە کە ئەمە بیدایەیەکە بۆ ئەوەی کە دیسانەوە سوودانی تەختی خولی دووەم وەربگرێ و بۆ ئەوەی کە حلی مەشاکیلەکانی موچەش بکرێ طبعاً بە کاتی موچە بۆ هەمیشە بۆ بە چەکێک لە نێوانی نیزاعی حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستانە بریا حکوومەتی هەرێمی کوردستان یان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان یان پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەدەر لەوانیش ئەو ئەحزابانەی کە لە دەوروبەری پارتی ویکێتیە ئەخولێنەوە پلان و بیرۆکەیەکی یان پلان و بیرۆکەیەکی ئەوەندە استراتیژیان هەبووایە کەوایان بکردایە حکوومەتەکانی داهاتوو کابینەکانی داهاتوی حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت کارێک بکە کە بە جۆرە لە جۆرەکان لەسەر خۆپێوەستانی خۆی خۆبەڕێوەبردننی خۆی لە ڕووی داراییوە چونکە بتێونەتەوەکە حەکیم لە ئێستادا و لە یان ساڵی ڕابردووە تاکە کێشەی هەرێمی کوردستان لە ڕوانگە داراییەکەیەوە بووە بەڵام بەداخەوە لە 11 ساڵی ڕابردووشدا تاوەکو ئێستا نە حزبەکانی دەسەڵات نە حزبەکانی دەرەوەی دەسەڵات پلانێکی ئەوەندە استراتیژیان نەبووە کە بیرکردنەوەیکی ئابووری بەهێز بۆ هەرێمی کوردستان دروست بکەن چونکە هەرێمی کوردستان سەرجەم هۆکارەکانی هەبوونی داهاتێکی بەهێزی هەیە چ لە ژێرخان چ لە سەرخان چ لە توانامەرۆیەکەی چ لە سێکتەری گەشتیاری و چ لە سێکتەری گشت و کاڵی و چ لە سێکتەری پیشەسازی و بازرگانی و چ لە سێکتەری بۆ نمونە لە گەشتیارەکانی دێمە خزمەت لەسەر کۆمەڵێک ژمارەم بۆ نووسی بەڵێ تەقسیمیشی دەستخۆش دێمە خزمەتت لە دکتۆرە سەبارەت بە ویست باسی بەرپرسیارەتی بەغداد بکەیت ڕخنە لە حکوومەتی ما بەسەرچووی هەرێم کرد ئەی بەرپرسیارەتی بەغداد چییە؟ ئێستا و سیاستی بەغداد پەیڕەوی دەکات سیاستێکی نادروستە دەکرا موچەخۆرانی لێ بەدەر بکرێ لەو مەلولانە لە ڕاستیە بەڵێ یەکەمین شت ئێمە تەنانەت نەک دەستور و یاسا و
باز لەوانە بکەین لە ڕووی ئینسانیەوە لەسەر ڕووی ئینسانیەوە ئێمە ئاەتی قورئانمان هەیە لەسەرەوەی کاڵێ لا تەزیر وازیرەتە ویزرە ئوخرى یعنی هیچ کەسێ لە جیاتی کەسێکی تر تحملی عقوبە ناکات. یعنی ئێستا حکوومەتی بەغدا هاتووە حکوومەتی هەرێمی کوردستان مخالفە ئەکات و ئیلتیزام ناکا بەو مەرجانەی کە لەسەری ڕێئەکەون یەک خەڵکی هەرێمی کوردستان عقوبایە بۆ حکوومەتی بەغا ناتوانێت بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بدا بە دادگا بۆ ناتوانێت منعی سەفەریان لێ بکە. ئەمانە هەموو کۆمەڵە شتێ توانە بیکا. بۆ نمونە ئێستا سیرکە ئەگەر محافظی بەسرە نەود نەنێرێ معقول لە معاشی مۆزەفی بەسرە نەنێرێ ناوە ناکە یەک محافظ محاسباکە بۆ ئەوە ناکە لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان. دەتوانین ئەوە بکەن بەزڕەنگە بڵێنەوەنیش نەتواننەوە بکەن لەو بارودۆخە ئەتوانن ئەوە بکەن سەڵاتدارانی بەغدا تواننەوە بکەن على الأقل ئەتوانن منعی سەفەریان بکەن ئەتوانن بەڵێ ئەتوانن بیاندەن بە محکەمە ئەتوانن بیاندەن بە محکەمە. ئەمە ڕێشوێن یاسایی هەیە ئەوەی کە پابەندی بڕیاری دادگانا بێ یاسای بوو جەنابی هیچ ڕێشوێنێکی یاسایی دیاریکراو هەیە بۆ نمونە یعنی هیچ جارێ لە جاران ئەگەر نەگاتە نەتیجەش بۆ نمونە ئەگەر نەگاتە نەتیجەش هیچ جارێ لە جاران محاولەیەکمان لەلایەن حکوومەتی بەغداوە نەدیەوە بۆ عقوبەدانی بەرپرسانی هەرێمی کوردستان. هەمیشە مۆزەفی هەرێمی کوردستانی بەبارەم تەگرتووە لە کاتێکە حکوومەتی بەغدا حکوومەتی فیدراڵی مەسئولە لە دابینکردنی حقوقی مالی یعنی هی مۆزەف بۆ هەموو هەرێم بۆ هەموو عێراق نەکتەنها بۆ یعنی نەک هەرێمی کوردستانی لێ دەرکا. ئەمە لەلایەکی ترەوانێ ئەم بڕیارانە و ئەم داواکاریانەی کە بەغدا حکوومەتی بەغدا لە حکوومەتی هەولێری دەکا ناتوانین بڵین سوبغەیەکی سیاسی لایەنێکی سیاسی نییە لایەنێکی سیاسیشی ئێستا داواکاریانە ئێستا لایەنە سیاسەکە بڵین بەڵێ لایەنە سیاسەکە ئەزانی چۆنە سیرکە حکوومەتی سودانی ئەگەر مقارنەی بکەین بە حکوومەتەکانی پێشخۆی جگە لە عادل عەبدولمەهدی لە حکوومەتەکەی کاظمی و ئەوانە باشتر بوو لەگەڵ هەرێمی کوردستانە سێ کە تقریبا هەموو مانگە تریلیۆنێکی ناردووە بۆ ئێرە پێش بە کاتێکە حکوومەتەکانی پێشووتر مەبلەغێکی ئەگەر بشیان نەردە بەڵێ مەبلەغێکی ئەوەندەیان دەنار بەس ئەم ناردووەتی بەس لە ئێستا بۆچی بابەتەکە وای لاتووە تأثیراتی سیاسیەکە ئەوەیە کە ئێستا ئێمە نزیکە بینەوە لە هەڵبژاردن سودانی بەتەمای ئەوەیە کە لیستێکی خۆی نەک بەتەمایە هەیە لیستێکی هەیە و زغوتاتی چواردەورەکەی تری هێزەکانی هێزە شیعەکانی تریشی لەسرە بۆ ئەوەی کە ئەوە نەکا لەگەڵ هەرێمی کوردستانە ئەویش لەبەرەوەی لە نزیکی هەڵبژاردننی و ئەوێ بۆ خولی داهاتوو ببێتەوە. ئەمە یەکێکە لە زەختە سیاسیەکان کە لەسەرەتی یەکێکی تر لە زەختە سیاسیەکان ئەوەیە کە من پێم وایە ئەو بابەتەی کە من نازانم چکە ئەوە ئیتیهامێکی گەورەیە لە خۆتۆ بیڵەی بەڵام لە ساحەی سیاسیەکە هەیە بابەتێک بڵاو بۆ ئەوەی کە گوایە هین جەماعەتی حیزبی بەعس کۆبوونەوەیان پێکراوە لە هەولێر و کۆبوونەوە کراوە ئەوانە شیعەکان ئەو شتە زۆر لی ئەترسن سەروبەندی جەنگی بڵێن ئێران و ئیسرائیل بەڵێ زۆر لی ئەترسن شیعەکان لەو بابەتە زۆر ئەترسن. ئەمە تەسیرێ بڵێن یانەڵێن ئەمە تەسیرێکی گەوری هەبوو لەسەر ئەوەی ئەو بڕیارەی کە تەیف سامی لەنکاو لە ماوەی شەو ڕۆژێکە لە 24 سەعاتە بابەتەکە هەڵگەڕایەوە. یعنی ئەمەش لەلایەنی سیاسیەوە لەلایەنی اقتصادیشەوە ئەگەر سیرکەین ئێستا نرخی نەوت بەرەو داشکانە یعنی عێراق خۆشی لەوانەیە ڕوبەڕووی مەشاکلی اقتصادی ببێتەوانێ بۆیە ئەم بابەتەش تەسیراتی یعنی بابەتی اقتصادی قانونی و سیاسیش. بابەتە قانونیەکە ئەوەیە کە هەرێمی کوردستان هەموو جارێ ڕێکەوتن دەکات و دوای ئیلتیزام ناکا بە ڕێکەوتنەکانەوە ئەلەو بابەتەیە عێراق حەقێتی پابند یاسای بوجنە بوو لەگە بڕیاری دادگای فدراڵی ئەم تعدیلەی کە ئەم تعدیلەی ئەخیر کە لە بودجەیەکە لە یاسای بودجەیەکە من زۆر پێم شتێکی هاوسەنگ بوو. تعدیلەکە چی بوو هەر بۆی بیری جەنابەت و بینەرانیشی بهێنمەوانێ تعدیلەکە ئەوە بوو کە نەفەقاتی کە تێچووی نەوتی هەرێمی کوردستان بخرێتە سەر نەفەقاتی سیادی کە ئەمە خەتوەیەکی باش بوو لە دەرەوەی پشکی هەرێم لە دەرەوەی پشکی هەرێم بێ ئەمە یەکێ بوو لە بابەت
بابەتەکان لە بەرامبەر ئەوەیە هەرێمی کوردستان نەوتەکەی تەسلیم بکا لە ڕێگەی سۆمۆوە بفرۆشێ ئەوانیش بیخەنە سەر نەفەقاتی سیادی و شتێکی تریش کە لە مەسلحەتی هەرێمی کوردستان هەر لەو تعدیلا چەسپێنرا ئەوە بوو کە نرخی تێچووی دەرهێنان و ئۆبەرهێنانی نەود لە هەرێمی کوردستانە بە 16 دلار دیاری بکرێت لە کاتێکا کە لە عێراقا لەو نرخە زۆر کەمترا بۆ هەرێمی کوردستان بۆ ڕازیکردنی کۆمپانیەکان کە لەو پێش هەرێمی کوردستان عقدی لەگەڵاکردون کردیانە 16 دلار لە بەرامبەریشە شتێکی تریشیاندانە کە ئەمە بۆ ئێستا بۆ ئانی بە 16 دلار دوایی کۆمپانیایەکی خەبیر بهێنرێ ئەو کۆمپانیایە تێچووی دەرهێنان و وەبەرهێنانی نەوتی لە هەرێمی کوردستاندا بە چەند خەمڵان عێراق لەسەر نەفەقاتی سیادی ئەو نرخە خەرج بکە ئەمە ئەو تعدیلە بوو کە لە یاسای بودجەی ساڵی 2025 کرا و من پێم زۆر ڕێکەوتنێکی هاوسەنگ بوو و ئێستاش دەبێ ئەوە بکەنەوە بە بنەما بەڵام سیرکە هەرێمی کوردستان نەداهاتی ناوخۆی تەسلیم کرد لە نیوەی داهاتی ناوخۆ نە ئیلتیزامی کرد بە تەسلیمکردنی نەوتەکە بە سۆمۆ بۆیە لە ڕووە قانونی و لە ڕووە پابندبوون بە ڕێکەوتنەکانەوە تا ڕادەیەکی زۆر ینی حکوومەتی عێراقی حەقی بەدەست ینی یان بانەڵێن حەقی بەدەستەوەی با بڵێن حجەی بەدەستەوەیە بەڵام لەوەیە حکوومەتی عێراقی ڕاز نییە کە موچەخۆران بەبارم تەدەگرێت. سپاس دەکەم کەوتۆر ویست باسی بکەی وەکو داهاتی ناوخۆ و داهاتی نەوتیش ئێستا بە شێوەنا کە موچەیەکی پێ بدەن تاوەکو ڕێک دەکەون دەکەی هەروە موچە بمێنێتەوە باڵپەسێر دراوی دوو مانگ تێپەڕی طبعا حکوومەتی هەرێمی کوردستان تاکۆ تا خاڵ چاوەڕوان نەکات کە حکوومەتی عێراقی تەمویلی موچەخۆرانی هەرێمی کوردستان بکە و قرار بوو کە ئەم شەو چوارچێوەی هەماهەنگی کۆبوونەوە بکەن بەڵام بەهۆی ئەو گەشتکردنەوەی سوودانی بۆ بەسڕە کۆبوونەوەکەی دواخست کە ئەگەریشی هەیە لە درنگانی ئەم شەوی شەو کۆبوونەوەیە بکرێ و قرار لەسەر ئەو ڕێککەوتنامەی نێوانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی لە کۆبوونەوەکەی چوارچێوەی هەماهەنگیا بکرێ ئیجاکرێ گەر ئەم شەو کۆبوونەوە بکرێت تا ئێستاش لەسەرەوە بە تاوەتی ڕێک نەکەوت بن طبعا کاک حەکیم بابەتی دابینکردنی موچەخۆران لایەن حکوومەتی هەرێمی کوردستان لایەن حکوومەتی عێراقی وە دوو خاڵی زۆر جیاوازە ئەوەی کە لە ئێستادا کێشەیە لە نێوانی حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان و واشی کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان بیر لە دابینکردنی موچە نەکاتەوە دوو خاڵی سەرەکیە خاڵی یەکەم حکوومەتی عێراقی داوای 400,000 بەرمیل نەوت بە کاملە نەکا کە لە ڕێگای کۆمپانیای سۆمۆ بفرۆشرێت و ئەو ئستهلاکی مەحەلی ئەو بەکارهێنانی ناوخۆیی کە حکوومەتی هەرێمی کوردستان داوایەکە 120,000ەکە حکوومەتی عێراقی خۆی لە دوای ئەو پرۆسی 400,000ەوە دیسان و حکوومەتی عێراقی بۆ هەرێمی بنێرێتەوە کەوابوو لە خاڵی یەکەمە حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر یەک خاڵێک ناکۆکن کە ئەویش 120,000 بەرمیل نەوتە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ من لە حسەکەی ئەبڕم 280,000 بەرمیل نەوت هەناردە ئەەکەم حکوومەتی عێراقی لە نەخێر 400,000ەکەم هەناردە بکە من دواتر 120,000ەکەت بۆ نێربوو خاڵی دووهەم خودی کێشەکە لە نێوانی حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان یان بڵین کێشەکە لە نێوان حکوومەتی عێراقی و کۆمپانیای ئەپیکۆری نەوتی هەرێمی کوردستان چونکە ئێمە ئێستا هەرێمی کوردستان بارمەتەی دەستی و کۆمپانیا نەوتیانەی ئەوان لە بری حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار لەسەر چارەنووسی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەدەن کۆمپانیای ئەپیکۆر داواکە کە پێشوەختە پارەی فرۆشتنی نەوتەکەی بدرێتی طبعا لە ڕووی سیستەمی هەناردەکردن و بە بازارکردن و فرۆشتنیشەوە نەوتی عێراق بەم سیستەمەیە ڕواتە بەندەری جیهان ئەفرۆشێت پارەکەی ڕاتە وەزارەتی خەزینەی حکوومەتی ئەمریکا دوای دوو مانگ دوای سێ مانگ بۆ نمونە ئەم جاگەڕێتەوە بە حکوومەتی عێراقی بەڵام کۆمپانیای ئەپیکۆر لەبەرەوەی کە بەعقلێتێکی بازرگانی لە هەرێمی کوردستانە بۆ شێوە تەعاملی کردو ئەڵێ من پێشوەختە پارەکەی من کەوا بۆم دوو خاڵە جەوهەریە واکات ڕێککەوتنی نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی تۆزی قورس بێ ویشەوەی لاگەر لە دەسەڵاتێکی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی قرار باکە ڕێککەوتن بکەن ئەمما ئەگەر بێت و کاک حەکیمەوە ئەگەر بێت و بەداتە ئەنەڵایزێک بە شیکاریەک بین ئەگەر حکوومەتی عێراقی ئەو 400,000 بەرمیل نەوتی حکوومەتی هەرێمی کوردستان وەربگرێت طبعا کاک حەکیم 400,000 بەرمیل نەوت نرخی یەک بەرمیل نەوت لەم ڕۆوە 67 دلار بەکەمتر لە 7 دلار هەناردەکردنی حکوومەتی عێراقی 6 دلار ئەزانی 400,000 بەرمیل نەوت
بەس بۆ ئەمڕۆ ئەگەر حکومەتی عێراقی بیفرۆشێت بۆ 30 ڕۆژ 720 میلیۆن دۆلارەکە 720 میلیۆن دۆلارەکە زەربی 1320 دیناری عێراقی بکە 950 ملیار دیناری عێراقیە کاکەوا بوو حکومەتی عێراقی بەس بە ڕادەستکردنی ئەو 400,000 برمیل نەوتە ئەتوانێت 950,000 موچەخۆرانی هەرێمی کوردستان 950 ملیارێک. باش ئەگەر بین باسی ناوخۆش 150 وەربگرێ نەکە حەکیم وازە داهاتی ناوخۆ بێن بەس بە بابەتی نەوت ئەگەر بێت و لەسەر قسەکەی حکومەتی هەرێمی کوردستان حکومەتی عێراقی ڕێکەوت 280,000 برمیل نەوت بیفرۆشێ حکومەتی عێراقی لە کۆتاییە ئەگەر زەرب و تەقسیمێکی بکەی نزیکەی 650 ملیار دیناری عێراقی بەس بەو 280,000 برمیل نەوتە بۆ حکومەتی هەرێمی کوردستان وەدەسەخا کەوابوو ئێمە کێشەکە لێرە ئەوەیە پرۆسەی نەوت بە 280,000کەش بینە حکومەتی عێراقی بە 6 دلار بمانی بفرۆشێ بە سعری ئەمڕۆ لە کۆتایی مانگەکە بەس ئەو 280,000 برمیل نەوتە 650 ملیارەکە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان کۆی کە ئەمێنێتەوە 300 ملیاری ئەمێنێتەوە کە بە خودی قسەی ڕێباز حەملان کە یاریدەری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بۆ کاروباری دارایی ئەڵێ داهاتی نانەوتی لە هەرێمی کوردستان مانگانە سەروی 350 ملیار دینارە کەوابوو ئێمە ئەگەر 280,000 برمیل نەوتەکەش بین بە حکومەتی عێراقی بمانی بفرۆشێ بەس پارەکەیمان باتێ لەگەڵ داهاتی ناوخۆ ئیشکالاتی موچەمان نامێنێ کێشەکە لێرە ئەوەیە حکومەتی هەرێمی کوردستان نایە بابەتی نەوت ڕادەست بکات بۆچی ناوێت بابەتی نەوت ڕادەست بکات چونکە ئەو قازانجەی کە لە فرۆشتنی نەوتە حکومەتی هەرێمی کوردستان و کۆمپانی ئەحزابیەکانی کەن ئەو دەمە لەگەڵ کۆمپانیای سۆمۆ ئەم قازانجەوە دەست ناخەن زانی کاک حەکیم لە سەرەتای ڕاگررتنی نەوتە لە ساڵی 2023 لە مانگی سیە ڕەنگە من و تو هەلێرە بەرنامەمان کردووە لەو دەمەوە تاوەکو ئێستا حکومەتی هەرێمی کوردستان بەپێی ئاخر لێدوانی کە ڕێباز حەملان باسیەکە نزیکەی 300,000 برمیل نەوتی ڕۆژانە نەوتی هەرێمی کوردستانە فرۆشێ بەڵام پرسیارە جدیەکە لێرە ئەوەیە 350 ملیار داهاتی مانگانی هەرێمی کوردستان کە بەتەبعاً قسەی ڕێباز حەملانە قسەی نەبەردکەریم نییە 300,000 برمیل نەوتیش ڕۆژانە بفرۆشێت منطقی تایە خاوەنی 165 ملیار دیناری عێراقی بیت لە ماوەی 6 مانگە لە خەزینەی وەزارەتی داراییە ئەم بە عەقڵی کێ ڕەوایە 6 مانگ تۆ ڕۆژانە 300,000 برمیل نەوت بفرۆشیت و مانگانە 350 ملیار داهاتی نەوتیت هەبێت لە دوای 6 مانگە بڵێ خۆنیزیکە 700 ملیارێک دەبێت ئەگەر پارەی کۆمپانیەکانیشی لێ دەربکرێن بە داهاتی ناوخۆنەوت ئێمە حکومەتی هەرێمی کوردستان لە پێش مانگی 2023 خۆی نەوتی فرۆشتووە هەر ئەم ڕێژە نەوتەی فرۆشتووە موچەخۆرانی دابین کردووە حکومەتی هەرێمی کوردستان خودی ڕێباز حەملان باس لەوەکە سپاس بەخوای ئەمە جاجار کەسێکیانەیە کاوە فلتێکەیە بە دەردی زمانی کوردی لە کۆمەڵێک ئەرقام و داتا خاتە ڕوون کە ئەم ئەرقام و داتایانش باوەڕ پێکراونێ حکومەتی هەرێمی کوردستان تا پێش مانگی 2023 بە فرۆشتنی ئەم ڕێژە نەوتەوە ئەم داهاتی ناوخۆیە موچەخۆرانی دابینە کرد بەو لیستەی کە زیاتر لە 100,000 بندیواری تیا بوو طبعاً لیستی ئێستا کە حکومەتی هەرێمی کوردستان پیاوەڵی قسەیەک بۆ دەست بگرێ ئەم سیستەمی پەیڕۆڵی موچەکە پرۆفایلی بۆ نمونە سەرجەم موچەخۆرەکانە زۆر پێرفێکتە یعنی مداهاتی خەرجی بۆ نمونە خەرجی موچەخۆرەکانی کەم کردووە ئێستا 958 ملیار بۆ آخر مانگ جگە لەوە هەر لە ڕووی عەدەدەوە کاک حەکیم ئێمە ملیۆنێک و 265,000 موچەخۆر ئەنووسرا لە سیستەمی موچە بەڵام ئێستا کەمترە لە ملیۆنێک و 100,000 موچەخۆر بۆ جگە لەوە ئەم ڕێژەی موچەخۆرە بەپێی سیستەمی خانشینی حکومەتی عێراقی حکومەتی هەرێمی کوردستان مانگانە هەزاران بەس خەڵکی تەقاعو دەبێ دەمە خزمەت دکتۆرە سەبارەت بۆی کە بەڕێز گەژبینی لەسەر نەوت ڕێکەوتن بکرێ وە لە ڕووی یاسایەکەشت چۆنە ینی ئەرکی کێ بیفرۆشێ دەبێت چۆن بێ داهاتی ناوخۆش یاخود ئێستش کورسە ینی ڕێکەوتنەکە بکرێ ئەگەر ئەی موچە هەر چاوەڕێ و بین تا ڕێکەوتن دەکرێت بەڵێ لە ڕاستیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستانیش داواکاری خۆی هەبێت لەوەی کە ڕێگەکەون ئەگەر هەر بەتایبەتی ئەگەر کاتی ڕازی بێ لەسەر ئەوەی کە 400,000 برمیل نەوتەکە تەسلیم بکایە ئەگەر ڕازیش نەبێ بە 280کەش ڕازی بە یەکێ لە مەرجەکانی کە پێویستە هەی بێ دەرکردنی یاسای نەوتوغازە ئەزانی کاک حەکیم مەسلەی یاسای نەوتوغاز کاتێکە دادگای فیدراڵی بابەتی یاسای نەوتوغازی هەرێمی کوردستانی ئیبطال کردەوانێ ئەبوایە یەکسەری دوای ئەوە یاسای نەوتوغاز لە حکوومەتی فیدراڵ دەربچوانەکەی دوای ئەوە ئەبوایە لە ساڵی 2005ەوە چکە لە دەستورە ئەڵێ بە یاسا ڕێگەخرێ
بۆیە ئێستا غموزێک هەیە لە ئەوەی کە کێ سەلاحیەتی هەیە لەوەی کە نەوت بفرۆشێت و کێ سەلاحیەتی نییە هەرچەنە واضحیشە چکە لە مادەی 111 ئەڵێ نەوت و غاز مڵکی هەموو شعبی عێراقا لە مادەی 112 ئەڵێ ئەبێ ئیدارەدانی نەوت و غاز بە هاوبەشی بێ يعني لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی مرکزیە بە هاوبەشی بێکاتە بەڵام نادەکردنەکە بریاری دادگەنی بژیانی پاریسی شەبوو کە هەرێم نەتوانێت بیفرۆشێ بەڵێ ئاخر بەڵام دەستور ئەڵێ ئاخر بۆیە ئەڵێم یانی ئەگەر یاسای نەوت و غاز دەربچێ خۆی عادەتەن دەستور خطوتە عامەکان باز دەکا خطوتە عامەکانی سیستمی حکومڕانی لە دەوڵەتا باز ئەکا تەفاسیلەکەی وردەکاریەکەی ئەبێ بە یاسا بێ ئێستا ئێمە هەمانە و نیمانە مادەی 112مان هەیە بۆ مەسەلەی یاسای وەزارەتی نێوتی عێراقیشمان هەیە بەڵێ ئەوشمان هەیە بەڵام کۆنا یاسای نەوت و غازی هەرێمی شەبوو کاڵوەشاوەتەوە ئەوش هەڵوەشاوەتەوە بڵێ هین پێویستە هەرێم پێ لەسەر ئەوەدا بگرێ یعنی یاسایەکی نەوت و غاز دەرچێ بۆی هەرێم حقوقی خۆی بزانێ واجباتی خۆشی بزانێ پێگەکە ئەوە لەبارە بۆەوە ینی یاسای نەوت و غاز دەرچێ لەم بارودۆخە وڵی ڕووی سیاسیەوە بێ لە ڕووی ژمارەی پەرلەمانتارەوە بێ مادام خۆ ئێمە ژمارەی پەرلەمانتار بڕوا ناکەم ئەگەر هەڵبژاردننی داهاتوش بکرێ گۆڕانکاریەکی وا 63 بوو بە 65 بوو بە 62 لەوە زیاتر نییە بۆیە هیچ گۆڕانکاریەکی وا گەورە ڕوونادا بەڵام عادەتەن ئەو یاسایانە جەناب تەزانی زۆرتر بە ڕێکەوتنی بە تەوافق ئەکرێ ینی زیاتر لەوەی کە خۆ لە کارنامەی سوودانیشدا هەبوو کە لە ساڵی کۆتایی 2022 بڵێن حکوومەتەکە تەشکیل بوو بەڵێ ئەوەی تێدا بوو پێم وابێ ڕاستە ئەوشیتی لەبرەوە یاسای نەوت و غاز پێویستە بۆ ئەوەی هەموو لایەک حقوق و واجباتی خۆی بزانێت لە مەسەلەی وەبەرهێنان و فرۆشتن و بە بازارکردنی نەوت و ئەو شتانە ئەی بۆ ڕێکەوتنەکە پێ من بۆ ڕێک بکەون یاخود دوورایی موچە هەراوە چاوەڕێ بین بڵێن پێم وایە بۆ ڕێکەوتنەکە پێم وایە ئاسان نییە یعنی من نامێ بەداخەوە حەزمە کرد قسەیەکی باشتر بکەم بۆ فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان بەڵام پێم وایە ئاسان نییە چونکە بابەتەکە مەساڵحی شخصی زۆرتیایە مەساڵحی حیزبی و شخصی زۆرتیایە مەساڵحی کۆمەڵی کۆمپانیای نەوتیتیایە کە مڵکی چەند کەسانێکن لە هەرێمی کوردستان و ئەوانە بۆیە بابەتەکە پێم وایە زۆر ڕێکەوتنەکە بە ئاسانی نابێت بەس حکوومەتی هەرێمی کوردستان پێویست ناکات چاوەڕێکە پێویستە حلێکی ئەگەر حلێکی کاتیش بێ حلێک بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بکە لە لای خۆیەوە چۆن نیەتی موچەی موچەخۆران بدە هەتا ئەو کاتی گەن ڕێکەوتنێک و ئەو ڕێکەوتنەی کە پێویستی شەپەی بگەن بەڕەئی من ئەوەیە کە لە یاسای بودجەی لە تعدیلی یاسای بودجەی ساڵی 2025 دانرا ئەوەی کە ئێستا باسم کرد بۆ جەنابەت ئەو ڕێکەوتنێکی زۆر متزنە یعنی و بە مەسلحەتی هەرێمی کوردستانیشە من پێم وایە باش بەرز کارەکەی چی دەبینیم جارە ئەوەندایان قورس کرد کەنەوتەکەش بزیستە پاڵ موچە خۆ جارن هەر لیستی موچە بوو میزان مراجعە بوو لەگەڵ داهاتی ناخۆ بە 100 میلیاریش رازی و نێسە داوای 150 میلیار و نەوتەکەش دەکەن بابەتەکەەوە گوتم بوعدی سیاسی و بوعدی اقتصادی و بوعدی قانونیشی هەیە و باسم کردوتم بوعدە سیاسیەکە ئەمەی و بوعدە اقتصادیەکە ئەمەیە و بۆیە نەوتەیە نەپاڵ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان چونکە ئێمە عێراق بە شێوەیەکی گشتی و هەرێمی کوردستانی وڵاتێکین لە ساڵ 95 اعتیمادمان لەسەر نەوتە لەبەرەوە هەر کاتێ باسی موچە ئەەکەی نەبێ باسی نەوت بکەین نابێ باسی نەکەین ینی چکە اعتیمادەکە لەسەر ئەو ئەبێ پێشەوەی تۆ باز لەوە بکەین موچە چۆنەی ئەبێ بزانی چۆن دابینی ئەەکەی موچەکە بەس پێشتر چاوەڕێ ئەو بوون گوتیان دادگای فیدراڵی کێشەی بۆ دروست بوو بۆیە پرسی موچە دواکەوت بەڵام ێستاەوە دادگا هاتوتەوە سەر پێ دەست بە نانیشتەکان دەکاتەوە لەسەروی ئەوە بوو ینی ئێستا دەبێت چاوەڕێی چی بکەین ئیلا ڕێکەوتنەکە لەسەر نەوت و لەسەر نەوت بکرێ اینجا کێشەی موچە ڕێکەوتن بکرێ باشەوە بلەوەی ئەتیمادکەنە سەر دادگای فیدراڵی چونکە دادگای فیدراڵی پێشتر بڕیاری دەرکردووە لە بابەتی موچە بڕیاری دەرکردووە و من پێم وایە لە ئێستا بۆ چوونێک دروست بووە لە ناو دادگای فیدراڵیە کە پێیان وایە هەرێمی کوردستان بە شێوەیەکی ئینتیقائی
تعامل لەگەڵ ئەو بڕیارانە ئەکا کە دادگاکە دەریەکە ئەو بڕیارانەی کە لە مەسلحەتی خۆیەتی جێبەجێیەکە ئەو بڕیارانەشی کە لە مەسلحەتی خۆی نییە جێبەجێ ناکا یعنی ئەمە ئینطیباعێکە لە لای قازیەکانی ناو دادگای فیدراڵی دروست بووە ئەمە یەک دووەمیشیان تۆ گریمان ئەوە محکەمەی فیدراڵی دروست بووەوانێ و گریمان ئەمرەوەلایەکەشی دەرکرد ئەو ئەمرەوەلایە بۆ یەک مانگە یعنی شتێکی کاتیە ناتوانێت چکە ئەو بڕیاری پێشتری داوە هەر لە بڕیارەکەی دادگای فیدراڵیە سیرکە بابەتی تەوتینی جێبەجێ نەکردووە حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە ئەو ئینطیباعە لە لای دادوەرەکانی دادگای فیدراڵی دروست بووە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ئینتیقائی بڕیارەکانیان جێبەجێەکە ئەوەی لە مەسلحەتی خۆیەتی ئەوەی کە ئەو بەشەی بڕیارەکە کە ئەڵێ بێ موچە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێردرێ دەستی پێوە ئەگرێ بەس ئەوەی تەوتینەکە لەگەڵ ڕاستکردنی نەوت و داهاتی ناو بەڵێ ئەوەیە بۆیە سوپاس دەکەی کاکتۆر وەکو دووە پرسیاریش چی چارەسەرە ئێستا هەر چاوەڕێکن تا ڕێکەوتنەکە بکرێ یاخود هیچ چارەسەرێکی ئەوە لێرە وەکو بەڕێزوت ئێستا نەوتیان لە بەرچە داهاتی ناوخۆ بۆژ نایدن ئەی چی لە بەردەم موچەخۆردایە چی بکرێ وڵا پێشەوە بە دردی کوردڵت بامژدێکی ناخۆش بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا حکوومەتی عێراقی داوای لە ساڵ 50 داهاتی فیدراڵیەکە بەڵام خودی پلانەکەی حکوومەتی عێراقی 100% داهاتی فیدراڵی ئەبات بێەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆشی ئاگای لێ بێ بە سیستەمی بانکی کردن سێرگی کاک حەکیم ئێستا دەرێنانی پاسەپۆرت وتە سیستەمی ئەلکترۆنی و کارتی بانکیە لە هەموو هەرێمی کوردستان و عێراقەکەەوە بڕاستە خۆ پارەکە ڕۆدە خەزینەی گشتی حکوومەتی عێراقیەوە فۆرمی بۆ نمونە خۆراک دیسانەوە پارەکە ڕۆتە سەر خەزینەی حکوومەتی عێراقی کارتی نیشتیمانی دیسانەوە پارەکە ڕۆتە سەر خەزینەی حکوومەتی عێراق کەوا بوو و ڕسوماتی گومرکی گەورەترین کێشەکە حەکیم من لە ماوەکانی ڕابردووە باسم کرد حکوومەتی عێراقی هەنگاوی یەکەم ئەلێرە دانیشتە بوتمە بە سوپاسی تێفسامیکەین سیستەمی موچەی بۆ ڕێخستینەوە و بە هەمان شێوە حکوومەتی عێراقی دەست بەسەر داهاتی تەواوی هەموو عێراقا ئەگرێت لە کوێرە گوندێکەوە تاوەکو پارێزگایە حکوومەتی عێراقی ئێستا خەریکی ڕسوماتی گومرکی ڕێگەخاتەوە لە زاخۆ و لە خاڵەکانی تری گومرکیەوە ڕاستەوخۆ بە سیستەمێک ڕفتێکاتەوە بە خەزینەی گشتی حکوومەتی عێراقیەوە کەوا بوو ئەوەی کە لە ئێستادا حکوومەتی عێراقی چاوبەستی هەرێمی کوردستانەکە لە ساڵ 50 داهاتی فیدراڵیەوە ئۆتۆماتیکیان لە 4 تایپە کەوەکو باسم کرد پاسەپۆرتە فۆرمی خۆراکیە کارتی نیشتیمانیە وە کۆمەڵی خاڵی ترە حکوومەتی عێراقی ڕاستەوانە فیدراڵین ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پێشتر ئەم داهاتەشی بۆ خۆیە برد تۆزانی دەرین خۆراکێکی لەسەر بوو بەڵێ سە بۆ نمونە تۆ گەرسێریکە پێشتر پاسەپۆرتەکان کە دەرەکرا لە هەرێمی کوردستانە داهاتەکەی بۆ چێ بوو حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بوو دواتر بۆ بە مەقاسی ینی ئێستا حکوومەتی عێراقی ڕاستەوە خۆی دەسی بەسەر ئاگرێ کەوا بوو حکوومەتی عێراقی لە هەنگاوەکانی داهاتووە تەواوی داهاتە فیدراڵەکانە خاتە ژێر دەسەڵات و حکومڕانی خۆیەوە باش ئەوەی کە ئەمێنێتەوە بابەت داهاتن ئەوتیەکانە من مەبەستم بوو قسەیەک لەسەر 120,000 بەکورتی پێتی بڵێم 120,000 بەرمیل نەوت کە حکوومەتی هەرێمی کوردستان داواکە بۆ ئیستهلاکی مەحەلی بەکاری بێنێ حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی داواکە 120,000 بەرمیل نەوتە بۆ بەرهێنانی ناوخۆ بەکاربێن بۆ بنزین نرخی 1 لتر بنزین لە حکوومەتی عێراقی 450 دینار لە حکوومەتی هەرێمی کوردستان 750 دینار توی ویژدان تەم 120,000 ئێمە وەکو هاوڵاتی بین بە حکوومەتی عێراقی و بنزینی 450 من باتێ باش یان بین لە حکوومەتی هەرێمی کوردستان 750 من باتێ توی ویژدانت کارەبا لەم شوێنی دەست دەکەوێت أنا بسم كاك حكيم كهرباء لحكومة العراقية ليكواتا وتاوك وسوي 4000 وات سعري يكوات يكتنيك صوب ديناره حكومتي هريمي كردستان هل السلام عليك والصوش زانت لي ورقري هل السلام عليك كوابو بو نمونا إيما لو 120,000 كحكومتي هريمي كردستان شري لقلا أكابو أي بو بكارينين أو خي بكاري بيانيت دي سانوي بتبارقانية بو حكومتي هريمي كردستان آسو يرون بو متخوراني هريمي كردستان نصا دو كلمة حكومتي عراقي ريكوتين لقليا 4,000 برميل نوتكو لصابن جايداتي في دالي من رادس كرد حكومتي عراقي تمويلي إماكا حكومتي عراقي تمويلي إما ينكرد بضلني أيوة بطاوي بنراني هريمي كردستان ألم موتشي مانجو بيان وشش نادري وباشاكو تكريت موتشي مانجي حوث حكومتي هريمي كردستان أجري في دسيبكا أيش برلي برينا وحكومتي هريمي كردستان نيشاردو ولا بيش أم كوبوني أنجومني وزير هفتي بيشو الله طواوي خزيني حكومتي هريمي كردستان 65 مليار ناري عراقي تياي كوابو
ئەگەر حکوومەتی عێراقی تەمویلمان بکە خێر على خێر موچە وەرەگرین ئەگەر تەمویلمان نەکە پارەکەی بزەنگە لای ئێمە قسە لەسەر بابەتی ئەرقامەکەین لەناو پرۆسی حکوومەتە حکوومەتی هەرێمی کوردستان بە دڵنیایی وەگەر خۆی موچەدابین بکە مانگی 5 و 6 بە ناوی وەکو سەرۆکی حکوومەتی خۆمانە گونجێنین مانگی حوتەویش احتیمالێ لێبڕینێکی زۆر و موچە بدرێ بە هاوڵاتیان هەرێمی کوردستان. باشە دکتۆرەکە جەناب شتێکی ما بەسەر چارەسەرەکە سوپاس. وڵای من چارەسەرەکەوە گوتم یعنی ئەبێ یەکەمین شت حکوومەتی هەرێمی کوردستان خۆی دەستکا بۆ پارانەی کە چەند وەختە بۆ حیزبی بۆ بنەماڵەی بردووە ئەم موچانە بدا هەتاو کۆکەی ئەوەی ئەگەنە ڕێکەوتنی ئەمە وەکو حەلێکی کاتی وەکو حەلێکی استراتیژیش بگەنە ڕێکەوتن لەگەڵ بەغدایە چونکە ئێمە تا بەشێک بین لە بەغا ئەبێ عیلاقەکەمان لەگەڵ بەغا عیلاقەیەکی تەواوکاری بێ لە چوارچێوەی دەوڵەتێکی فیدراڵیە. سوپاسان دەکەین دکتۆرە بەهار مەحموود و دکتۆر نەبەت کەریم سوپاسیان دەبێت. سپاس بە بینەرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ.